ئەوانەی ئەزنم لە زیاتر سەرەزاتە و فستق و گاز و ئەو شتانەیە ئەوانەمان زیاتر ئەزنەبیە وەکو بەشەکەی خۆماڵیش مێژی خۆماڵیمان هەیە قەزوان و ئەو شتانە سماق و ئەو شتانەی خۆماڵیە زیاتر بابەت ئەو بەشەی خۆماڵیشمان هەیە بازارەکەشمان ئێستا وەکو جاران نیە بەڕاستی تەسیری کردیا لەگە ئەو قەیرانەی خەڵک وەکو جاران شتی ناباتن. ئەمن ئیشم لە دیوانیە لە جنوبی عێراق لێرە لە بازاری علەفان لە ناو سەرزا فرۆشان سەرزاتی دەکڕم هەنجوین و حەلاویات و تشتیوا دەی بەمە دیوانیەی لەوێ تشتیوانیە تەبعاً جێز و سەرزات و تشتوا لەوێ کەمە هەژبی جوان نییە زۆر حەزیان لە بەرهەمی خۆمانەیە کوردستانیە لێرە ئەشای خۆم دەبەم لەوێ لەسەر کاسبی خۆم ئەشای خۆم دەفرۆشمەوە. جامعة أفكار حمومة دمشق قرتيها مجمع معالم شغلين الودري ومكار قرت أفا شغلي بين صالحين ما تنفيدي جامعة تاني فيدي خيوط اشتيهم شتكن جوارد عجبين قال لك يدخل لحم بعجينة قجنيشة بطاطن فيدي مكسيكية سنغامريشكا وين بيتزايا جامعة تاني فيدي بيجنا قطعة كردية فيهم دنا وانا جامعة تدخل أم حفظة صنفات قدمينه جاترة لحم بعجينة گوشتي مريشكي بنيرة گشنيش هي نابيوان شي بنير هي بنير سيلو عم بنيري كردي هي بنيري مازارولا هي فرنسي قلمة هي بطاطا هي سبيناغ هي قرات هي شغلي 15 صنفة وأبنان نان تطبيقات ناني سورية. ئێمە وەکو سەرپەرشتیاری ئەم فیستیڤاڵە هەساوین بەکردنەوەی فیستیڤاڵەکە بەناوی هەرزانکردنی نرخەوە بۆ ئەوەی کە خەڵک بتوانێت ئیسفادەی لێ بکات و هەم کۆمپانیەکانیش بتوانن ئیسفادەی لێ بکەن. ئەم بازاڕە لە کارگەی جگەرەی سلێمانی ئیتر بەردەوامە بێ بۆ ماوەی مانگێک و ڕۆژانە لە دەی بەیانی هەتاک و دەی شەو بەردەوامە بێ کە خەڵک دەتوانێت بێت بازار بکات و بە هەرزانترین نرخ کاڵەکانی دەست بکەوێت. ئێمە وەکو گروپی کچانی گەرمیانی یارانی مێخەک بە 8 ئەندام بەشدار بووین ئەمڕۆ لەم فستیڤاڵەیە ئامانجی ئێمەش لەکردنەوەی ئەم پێشەنگایە بەکارە دەستیەکانمان ئەوەیە کە کللتوری کوردەواری زیندوو بێت لە ناومانە کە لە دێر زەمانەوە هەبووە تاوەکو بە گەنجانی ئێستش بناسرێت و زیاتر سەرنجڕاکێش بێت لە لای خانمان.